بۆ ئەمڕۆ دوو هۆر و دوو بابەتم دەبێت کە گفتوگوی لەسەر دەکەم ئەویش ئەو شەڕ و ناکۆکیەیە کە بۆتە هۆی ئاوارەبوونی هەزاران کەس لە شنگالدا دیسانەوە هاوڵاتیانی شنگال ماڵ و باریان گواستەوە بۆ دهۆک بەهۆی شەڕ و ناکۆکی لە نێوان سوپای عێراق و هەروەها یەکپەژەدا کە لە نێو شنگالدا جێگیر بوون دیارە ئەم پرسە ماوەی دوو ڕۆژە هەیە لە شنگالدا من لەسەرم بابەتە گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکانم دەکەم هەروەها پرسی ژنان و کوشتنی ژنان تا ئێستاش لە نێو کۆمەڵگەی کوردیدا بەدی دەکرێت لەگەڵ ئەوەی لە ئاستا باڵەکاندا نکۆڵی لێ دەکرێت یاخود بە شێوەیەکی گشتی ئەم بابەتە ئیدانە دەکرێت لە هەموو پێگە جیاوازەکاندا هەر دوێنێ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبات تاڵبانی باسی لەوە کرد کە ئەو تاوکو لەو پۆستەدا بێت و هەر پۆستێکی دیکە کە ئەو بتوانێت دەسەڵاتی هەبێت تێیدا ڕێگری لە کوشتنی ژنان دەکات ئەو کەسانەیشی کە ژنان دەکوژن ڕێگەیان لێ دەکرێت دیارە من لەسەرم بابەتەیش میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەشم دەکەم بەرلەوەی بچمە لای تۆر و میوانەکانم بە کورتی سەرنجشان بۆ لای چەند هەواڵێک ڕاکێشم لادی 34 ساڵەی کیمیابارانی گۆبتە بۆ عسکەر کە سوکاری شەیدان داوای دابینکردنی خزمەتگوزاریەکان دەکەن کە سوکاری شەیدانی گۆبتە بۆ عسکەریەتی 34 ساڵی کیمیابارانی ناوچەکەیان کردەوە نوێنەری کە سوکاری شەیدان لە ڕاگەنراوێکدا داوای لە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان کرد بنکەی تەندروستی گۆبتە بە فراوان بکرێت و مەڵبەندێکی تەندروستی کادری تەندروستی بۆ دابین بکرێت هەروەها داوای کرد مۆنۆمنتێکی شایستا بۆ هەڵگرتنی کەلوپەلی شەیدان بکرێتەوە گۆبتەپەیش بکرێت بە ناحیە و کار بۆ بە جینۆساید ناساندنی تاوانەکەش بکرێت. ئالۆزی لە نێوان یەبەشە و سوپای عێراق لە شنگال بەردەوام و وەفدێکی ئەمنیش بۆ بەدواداچوونی ڕەوشەکە سەردانی قەزاکە دەکات. نێردەی تایبەتی نەتەوەیە گرتوەکانیش دەڵێت پێویستە ئاسایش و سەقامگیری شنگال لە سەر و هەموو شتێک بێت تا دێت ڕەوشی قەزای شنگال ئاڵۆستر دەبێت. لە ئێستاشدا هێزەکانی سوپای عێراق و یەکیلەکانی بەرخودانی شنگال یەبەشە لە سنوونێ و خانە سوور لە بەرامبەر یەکتر ڕاوەستاون. سوپای عێراق هەوڵ دەدات هێزەکانی یەبەشە لە ناوچەکان کۆنتڕۆڵ بکات و بچێتە ئەو ناوچانە. بەپێی زانیاریەکانیش بەهۆی ئاڵۆزیەکانی ناوچەکە بە سەدان خێزانی ئێزیدی ئاوارە بوون. مێری ئیزیدیانیش داوا دەکات ڕێوشێنی پێویست بۆ ئاوارەکان دابین بکرێت. عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمە ڕایدەگەیەنێت ڕەوشی سیاسی عێراق بەرگەی سەرکێشی زیاتر ناگرێت و جەختیش دەکاتەوە لە گرنگی پێگەنانی حکوومەت لەلایەن گەورەترین کوتلەی پەرلەمانیەوە. حەکیم لە وتارێکدا بە بۆنەی جەژنەوە ڕایگەیاند ڕەوشی سیاسی پێویستی بە پێداچوونەوە و چارەسەری خێرا و واقعیانە هەیە. وتیشی ناکۆکی سیاسی خزمەت بە هیچ لایەنێک ناکات و هیچ ئامانجێک بەدی ناهێنێت و ئاڵۆزیەکان زیاتر دەکات. هۆشداریشی دا لەوەی ئەگەر ڕەوشەکە بەو شێوەیە بمێنێتەوە و بایکۆتکردن بەردەوام بێت و چاوەڕێی چارەسەر بکەن لە دەرەوەی عێراق مەترسیەکان گەورەتر دەکات و لێکەوتەکانیشی لەسەر دیموکراسیەت زیاتر دەبن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری جیهانیە. سنتەری میترۆژ داوا لە حکوومەتی هەرێم دەکات یاساکانی ڕۆژنامەگەری و مافی دەستکەوتنی زانیاری و یاسای ڕێکخستنی خۆپیشاندان بکاتە بنەما بۆ مامەڵەکردن لەگەڵ ئازادی ڕاگەیاندن. کۆمەڵی گشتی نەتەوەیە گرتوەکان لە چوارچێوەی جاڕنامەی جیهانی مافەکانی مرۆڤ کە لە ساڵی 1948 لەلایەن نەتەوەیە گرتوەکانەوە دەرکراوە لە مانگی 12 ساڵی 1993 ڕۆژی 3 ئایاری هەموو ساڵێکی وەک ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری دیاری کرد. لە ئێستاشدا لە چوارچێوەی یاسانی و دەوڵەتیەکاندا ئازادی ڕادەربڕین یەکێکە لە مافا بنچینەکانی مرۆڤ. هاوکات لە هەرێمی کوردستانیش لە ساڵی 2023ەوە لە پەرلەمانی یاسای ژمارە 11 مافی بەدەستێنانی زانیاری بۆ ڕۆژنامەنووسان پەسەند کرد بەڵام وەک پێویست کاری پێ ناکرێت و تا ئێستا چەندین ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان دەستگیر کراون و یاسای پاراستنی ڕۆژنامەنووسان وەک پێویست جێبەجێ نەکراوە.
ڤۆلۆدەمێر زێلنسکی سەرۆکی ئۆکراین هۆشداری دەدات لە سەرهەڵدانی جەنگی سێمی جیهانی وتیشی تا ئێستا زیاتر لە 200 منداڵی ئۆکراینی کوژراون. زیلینسکی لە چاوپێکەوتنێکیدا ڕێگەیان سوپای ئۆکراین هیچ ئۆپراسیۆنێک دژی خاکی رووسیا ئەنجام ناتات و مەبەستیان داگیرکردنی خاکی رووسیا نییە. وتیشی بەپێی ئەو وێنەی مانگا دەستکردەکان کەشتیەکانی رووسیا بەندەرەکانی ئۆکرانیایان گەمارۆداوە و لە ئێستادا لە دەریای ڕەش تەنها ئەو کەشتیانە بوونیان هەیە کە ئاڵای رووسیایان پێوەیە. هۆشداریشیدا لاگەری سەڵهەڵدانی جەنگی سێمی جیهانی ئەگەرچی لە ئێستادا جەنگەکە تەنها لا خاکی ئۆکراینە بەڵام ئەگەری فراوان بوونی هەیە. زیلینسکی سەبارەت بە دانوستانەکانی نێوان کیف و مۆسکۆ وتی رووسیا ئاستەنگ بۆ دانوستانەکان دروست دەکات. دیارە پرسی شەنگەل کە ماوەیەکە درێژەی هەیە و لە ئێستاشدا ئەوەی کە زۆر بۆتە باس ئەو شەڕە نەخوازراوەیە کە ماوەی 2 ڕۆژە لە شەنگال دەستی پێکردوێتەوە لە نێوان سوپای عێراق و ئەو گروپا چەکدارانەی کە لە شەنگالدا جێگیر بوون. دیارە سوپای عێراق دەیەوێت ناوچەکە کۆنتڕۆڵ بکات هەروەها یەپەژێش لەو ناوچەیە بچێتە دەرەوە بۆتە هۆکاری ئەوەی کە بە هەزاران هاوڵاتی شەنگال دووبارە ماڵ و حاڵیان لێ تێک بچێت بەرەو سنووری شاری دوهۆک بەڕێبکەن و ببنا پەنابەر لە دوهۆکدا. من لەسەرم بابەتە گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم. میوانەکەیشم بەڕێز لیوە عەبدولخالق تەلعەتە پارێزیان نوێنەری هەرێمی کوردستانن لە ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق و ڕاستەوخۆ بەڕێگەی هێڵی تەلەفۆن لە هەولێرەوە میوانی من دەبن. کاک عەبدولخالق سپاس بۆ ئامادەبوونت. ئەمەیە بزانم لێسادا دۆخی شەنگال چۆنە؟ زۆر سپاس. بە جارێکی تر شەنگال دوای ئەوەی کە پێکدادان لە نێوان هێزەکانی چەکدار لەو ناوچەنان لەگەڵ سوپای عێراقی ڕوویدا ڕەوشێکی ئالۆزتر لە جاران بەداخەوە لە شەنگال دروست بوو و زیاتر لە 700 خێزان یعنی 700 ماڵ کە نزیکەی 4-5 هاوڵاتی سڤیلی ئەو ناوچەیە و یاخود ئەو شارە ئاوارە بوون. ئەوەش جێگای داخە بارودۆخەکە زۆر بە تاکید لە ناوچەکە بەگشتی و وەکو شەنگال خەریکە بەرەو ئالۆستە دەڕوە. دوای ئەو ڕێکەوتنانی کە پێشتر براری لەسەر درا بوو و یەک لە خاڵە هەرە گرنگ لە ڕێکەوتنەکانەوەیە کە دەبێ هەموو ئەو هێزە چەکدارە نایەسانی لەو ناوچانە چ هێزی پەکەکەیە هێزی چەکدارەکانی ترن ئەو ناوچەیە چۆڵکەن بۆی خەڵک جارێشتر بتوانێت بگەڕێتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و ئیدارەیەکی ڕێکوپێک لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئەمنیەوە لە هەموو ڕووەکانی ترەوە لەو ناوچەیە دروست بکرێ و بگەڕێنەوە ئەو دۆخی کە بەر لە 2014 شەنگال تێدا بوو خەڵک بتوانێت بە ئازادە لەو شارە بژیتن. لە ئێستادا لە شەنگال چەند هێز هەیە؟ کۆمەڵێک هێزی چەکدار هەیە، هێزی پەکەکە، هێزی یەپەژە، کۆمەڵێک چەکداری تری لەو ناوچەیەنە کە ناویان لێدەنین ئەو هێزانە کە فەرمان لە وەزارەتی بەرگریی عێراق یاخود سەر بە فەرماندەی هێزە هاوبەشەکانی عێراقی ئەو هێزانی کە لەوێن تەنها بۆ ئەوەیە کە بەڕاستی هەم ڕۆژەکە ئاڕۆستر بکەن هەم ببێتە هۆی ئەوەی کە ئەو ناوچەیە گرژەکانی تێدا بەردەوام بێت. بارودۆخی ئەم ڕووی ناوچەکە کە دەڵێ ناوچەکە بەگشتی هەمووی دەگرێتەوە دارێکی تر تەحملی ئەوە ناکە شەڕ و پێکدادان لەو ناوچەیە دروست بێ و جارێشتری خەڵکی شەنگال ماروێرانەیشتری لەسەر دروست بێت کە جێگای داخە وەکو خەڵکی شەنگال کە ماوەی چەند ساڵە لە دەست ئەو هێزە چەکدارانە دەناڵێنن بۆیە وا پێویست دەکاتن یەک لە خاڵە گەنگەکانی ئەو ڕێکەوتنی کە پێشتر کراوە جێبەجێ بکرێ و هەموو ئەو هێزە ناسیانی لەوێنە بە پەکەکە و بە یەپەژە و هەموو ئەو گروپە چەکدارەکانی تری ئەگەر سەر بە عێراق بن ئەوانیش لەو شوێنانە چۆڵکەن و جارێکتر ئیدارەیەکی یاخۆ بەڕێوەبردنێکی نیشتیمانی کە عێراق سەرپەرشتی بکە دانانی قایم
گەڕانەوەی خزمەت گوزاریەکان و دانانی خەڵکی وا بڕیار بووکە دابمەزرێن وەکو دەستگایەکی ئەمنی حکومی پۆلیسی ناوچەکە بەڕێوەبانەك ئەو هێزەکان لەوەیە کە تەنها ئامانجیان تێکدانی ڕەوشەکەی و گەڕانەوەی وەزنی دۆخێکی خراپ کە لە بەرژەوەندی نە لە بەرژەوەندی پەکەکەیە نە لە بەرژەوەندی دەوڵەتی عێراقەوە نە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیشە. باشە ئەوەی کە هەیە چاوەڕێ دەکرێت بەهۆی ئەوەی کە سوپای عراق لە ئێستادا چوونەتە نێو شنگالەوە یە پەژە لە شنگال بکشێتەوە؟ ئەبێ ئەو ڕەوشە سوپای عراق یاخۆ وەکو فەرماندەی هێزە سوپایەکانی عراق دەبێ ئەو کێشەی کە هەیە چارەسەر بکرێت بۆ ئەوەی بتوان کۆنتترۆلی شوێنەکە بکرێت لەو خاصن ماوەی هەفتەیەکە هێزێکی هێزگار زۆری سوپای عراقی لەو ناوچەیە بڵاوی پێکراوە و گەیشتونەتە ئەو ناوچەیە بۆ ئەوەیە کە کۆنتترۆلی ڕەوشەکە بکرێت نەک خوانەخواستە پێدادان و ڕەوشەکە زیاتر ئالۆز بکرێت کە تەنها ئالۆزکردنی ئەو ڕەوشە خەڵکی بەڕێزی شنگال بە تووشی کێشە و جارشتر ئاوارەبوون و ماڵوێرە نشتر بنەوە بۆیە وا پێویست دەکاتن دارێکی تریش بە منطق و بە عەقڵ بیر لەوە بکەنەوە کە پێویست ناکە هیچ کێشە دروست بکرێەوە ئەگەر ئەو باشە ئەمنیە یا و فەرماندە ئەمنی کە ئێستا گەشتۆتە شنگال هیوادارم بگەونە ڕێککەوتنی بۆی هەموو ئەوێزانینە ناو شاری شنگالن سەحب بکەنەوە و پۆلیسی ناوچەکە خەڵکی ناوچەکە کەوا بڕیار بوو دابمەزرێن بە پۆلیس و قایمخامێکیان دۆدا بندێ لەسەر ڕێی خۆیان و ئیدارەیەکی ڕێکفرێت بەڕێوە بچی ئەو خەڵکانی کە تا ئێستاش بەداخەوە لە زۆر شوێن ماونەتەوە و هۆکاری سەرشی ئەو هێزە چەکداران نەتوان بگەڕێنەوە شنگال بۆی بگەڕێنەوە جاریشتر وەکو هەر ئینسانێک ئەوانش ئینسان و ماوەی هێزگار زۆر لە نەهامەتی و دەربەدەری جارشکە بگەڕێنەوە سەرماڵ و حاڵی خۆیان و ژیانێکی ئاسایی خۆیان بڕێت. بەڵێ کاک عەبدولخالق لە ئێستادا ئەوەی باسی لێو دەکرێت لە ناو شنگالدا دۆخەکە ئارامە شەڕی تێدا نییە بەڵام ئەم ئارامیە تاکەی بەردەوام دەبێت چاوەڕێ دەکرێت کە دووبارە شەڕ ڕوو بداتەوە؟ من دەڵێم بەندەکان ینی ئەو خاڵانەی کە لەسەری ڕێککەوتونە یەک لە بەندە گرنگەکان کە تا ئێستا بەی شێوەیەک جێبەجێ نەکراوە ئەویش ئەوەیە کە ئەو هێزە چەکدارانی کە لە ناو شارەکەن سەحبکەن بچنە دەرەوەی شار بچنە شوێنی تر لە شوێنی ئەوان دام و دەستگای حکوومەت و پۆلیس و ئەمنیەتی ئەو شارە بخۆیان لە ڕێگای خۆیانەوە بتان وڵاتەکەی خۆیان شارەکەی خۆیان بەڕێوە ببن و بە شێوەیەکی حکومی ئیدارەیەکی ڕێکفرێک بتواندرێت نەک هەر هێزی کوسپایەک و کۆمەڵێک چەکدار لە شوێنێک وەکو قەزای شنگال چیان بێوێ وا بکەن بازگە دانێنەوە هەوێ لە خەڵک وەگرن کۆنتترۆلی شار بکەن ئەوانە لە بەرژەوەندی خەڵکی شنگالە نە لە بەرژەوەندی ئەو هێزە چەکدارانەیە و نە لە بەرژەوەندی فەرماندەی هێزە هاوبەشەکانی عێراقە بۆیە دەبێت بە زووترین کات حتا ئەگە بە دانوستاندنیش بێ بتوانرێ کە ئاواش بە شوێنی هێنانە و ئاساییتنە و ئەو کێشەیە بە گفتوگۆ لێ تێگەیشتن چارەسەر بکرێت خوانەخواستا بوویتە ڕوبەڕووبوونەوە و چەندداری و دارێشتر ئەو بارودۆخەی کە هەیە ئالۆشتر بێ و ئەو بارودۆخەی کە لە ناوچەکەشە وەکو هاتنی مثلەن سوپای تورکیا بۆ ئەو ناوچانە نەک بۆ شنگال بۆ ناوچەکانی مەبەست و هاتنی سوپای عێراق و هەبوونی هەمووی چەکدارە لە ناو شنگال بەتاکید بارێکی ئالۆزی زەحمەت لەو ناوچەیە دروست دەکات. باشە باسی گفتوگۆ و دانوستاندنێ کرد بابەشێخی ئێزیدیانیش هەر لە سەرەتاوە داوای ئەوەی کرد کە ئەو لایەنانی کە لە ئێستادا هاتوونێتە ئەو هێزانی کە لە ناو شنگالدا هەن هەوڵ بدەن بە ڕێگەی گفتوگۆ و دانوستاندن کێشەکە چارەسەر بکرێ. ئەگەری ئەم گفتوگۆیە هەیە؟ زۆر گرنگە یعنی یەک لە شتە گرنگەکان ئەوەیە کە بە شێوەیەکی لێکتێگەیشتنێک بە مەرجێک لە بەرژەوەندی خەڵکی هیچ لایەنێک نەبێت بەڵکو لە بەرژەوەندی خەڵکی شنگال بێ خەڵکی زیان لێکەوتوان و ماڵوێرانی ئەوەی شنگال بن نەک هەر لایەنەوە بۆ ئەو مەبەستێک و بەرژەوەندیەک و جێبەجێکردنی ئاجندای چەند وڵاتێ بەڵکو دەبێ بڕیار لە لای خەڵکی شنگال بێ کە هەوڵ بدرێ بە هەر شێوەیەک بێ بە دانیشتن بێ بە گفتوگۆی هاوبەش بێ بتوانێ ئەو ناوچانە سۆڵکەن لە شوێنی ئەوان ئەبێ
دەستگای حکومی کە لەلایەن حکوومەتی عێراقەوە بەڕێوە بچێ قایم خامی بۆ دابدرێ داریش دەست بە دامەزین دەستگای خزمەت گوزاریەکان وەکو شارەوانی وەکو پۆلیس وەکو دام دەستگای حکوومەت دابمەزێن و خەڵک داریشتر باسوودەی بگەڕێتەوە ئەو شارە ئەو دەهامەتی ئەوەندە ساڵە زەحمەتێکی گەورەیە و هیواداریشین ینی بە هیچ شێوەیەک ڕەشەکە ئاڵۆستر و خوانەخواستە داریشتر پێکدادانی چێکداری ئەوە کە لە بەرژەوندی کەس نەکرێ و بە شێوەیەکی ئەوەی کە بابەشەیە گوتی زۆر ڕاستە بتانرێ بە شێوەیەکی ئازادانە و تێگەیشتن خەڵک ئەو ناوچەیە چۆل بکرێ و جارشتر خەڵکی شنگال خۆی خەڵکی خۆی بەڕێوە باشە دەزانین کە ساڵانێکی زۆرە ئەم شەڕە ئەم ناکۆکیەوە هەروەها ئەو هێزانیشی کە لە ناو شنگالدا هەیە بەردەوام ناکۆکی هەیە لە نێو شنگالدا لە ڕووی استراتیژیەوە گرنگی شنگال چییە؟ بۆچی ئەم ناکۆکیە هەیە شنگال شوێنێکی استراتیژی هەیە کە کەوتۆتە توانم بڵێم چەقە ناوەندی زۆربەی شوێنە گرنگەکان لەولایە توانم بڵێن هەرێمی کوردستان لەولا عێراق لەولا کەوتۆتە مەسەلەن ناوچەیە کە لە زۆر ڕووەوە شنگال وەکو ناوچەیەکی جۆغرافی گرنگی عێراق کە گرنگی تایبەتی پێدەداتن هەیە و ئەو هەبوونەش کە وای لێ کردووە کە ئەو مەرکەز استراتیژی وای لێ کردووە کە کۆمەڵێک خەڵکی چەکدار لەو ناوچەیە کۆ بێتەوە هەرێکەوە بۆ بەرژەوەندی لەوێ هەڵسوکەوت بکاتن ئەوە ماڵوێرانی و قوربەسەرێکەش بۆ خەڵکی سیڤیلی ئەو ناوچەیە بێت بۆیە دیسان دەڵێمەوە جارێشتر با خەڵکی شنگال خۆیان بڕیار بدەن چێوەی بەڕێوەی دەبا و چێ لە بەرژەوەندی خەڵکی شنگالە و ئەبێ جارێشتر هەیمەنەی حکوومەت بچێتەوە سەر شنگال و بتواندرێت شنگال بەوەی کە پێویستە بۆ بەرژەوەندی باشە کاک عەبدولخالق بەپێی ئەو کاتێک کە لەسەری ڕێکەوتوین و جەنابەت ئیش و کاری دیکەت هەیە دوا پرسیارە ڕاستی جەناب دەکەم لەسەرەوەی کە بەهۆی ئەم شەڕەوە کە ماوەی 2 ڕۆژە بەردەوامە چەندێک هاوڵاتی مەدەنی سڤیل بوونەتە قوربانی و لە سەربازیش چەند کەس بوونەتە قوربانی بەتاکید تۆ ئێستا ئەمڕۆ بەیانی شخوانە خواستە هەر ئالۆزیەک هەر گرژیەک یا هەر شەڕ پێکدادانە خەڵک تێدا گەرمە دەبێ مەسەلەن زیاتر لە 790 ماڵ لە دوێنەوە لە ڕۆژی پەکدادانەوە ئاوارە و دەربەدەر بوونە جارشکە کە نزیکەی 4,000 هاوڵاتی دەبن ئێوە لە بەرژەوەندی کەسدانی ئەوە خەڵک تێدا سەرباز یان تەکداریتر کوژراون بریندار هەیە بۆیە هیوادارین کە بە زووترین کات بە ڕەوشێکی ئارام ئەو بەندانەی کە کاتی ڕێکەوتین دەسەکراوە بەپێی ئەو بەندانە هەڵسوکەوت بکرێ و ئەو هەموو چەکدار ینی چەکدار بە هەموو لایەنەکەوە بە هەموو تیجای سیاسیەوە وا پێویست دەکات کە ناوسای شۆکەن بیدەنە دەست ئەوەی کە حکوومەت و دەوڵەت بتوانێت خۆی بەڕێوەی بات. بەڕێز لیوا عەبدولخالق تەلعەت نوێنەری هەرێمی کوردستان لە ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق سپاس بەوەی کە ڕاستەوخۆ بە هێڵی تەلەفۆنەوە میوانم بووی مادوو نەبی هەر لەسەرم پرسا هەوڵ دەدەم چالاکێکی مەدەنی و هەروەها چالاکێک لە بواری دۆخی ئێزیدیان لەسەر ئەم پرسە وەربگرم کە دۆخیان چۆنە ئەوان خۆیان داوای چی دەکەن لەسەر ئەم پرسە دەیانەوێت چۆن شنگال بڕێوە ببرێت بەڕێز ناسر کرێت کا بەڕێزیان چالاگوانی ئێزیدین و ڕاستەوخۆ لە دوهۆک ئامادە و میوانی من دەبێت زۆر سپاس کاک ناسر بۆ ئامادەبوونێت ئەمێ بزانم لە ئێستادا چی لە شنگال دەگوزارێت خواستی ئێزیدیەکان لەسەر ئەم پرسە چییە ئەوان چی دەڵێن زۆر سپاس بۆ جەنابەت دۆخەکە وەک جەنابتان ئاگادارن و وەک ئێستاش لە راپۆرتەکەتان باسان کردو لە میوانەی پێش من ئامادە بوو کۆمەڵێکی زۆری خەڵک ئاوارە بوو لەبەر ئەو شەڕی نێوان جێشی عێراقی و هێزەکانی یەبەشە کە ماوەی 2 ڕۆژ درێژەی کێشە ئەو خەڵکی کە تووشی جنۆسایدێک بۆ پێش چەند ساڵ و تا ئێستاش لە ڕووی دەرونیەوە لە ڕووی مەعیشیەوە جێگیر نییە ئامادە نییە دووبارە ببێتە قوربانی دەستی ناکۆکی دوولایەنیان سێلان بووە ئاوارە بووە بۆ شوێنێک کە بەڕای ئەوە ئارامترە لەم ماوەیەدا یان باشترە لەوێ بمێنێت ئەوەی تێبینی دەکرێت ئەم ئۆپەراسیۆنە لەم کات و ساتەدا لەم وەختەدا بریاری لێدراوە دەبێت بە وردی بچینە ناو هۆکار و فاکتەری پشت ئەم
هەڵمەتەی جێشی عراقی بۆ سەر خاڵەکانی یەبەشە و کەڕای خەڵکی ئێزدی وەرگیراوایان وەرنەگیراوایان حکوومەتی عراقی بۆ دەیەوێت لەم کات و ساتەدا هێزەکانی یەبەشە لە شنگال بە دیار نەمێنن یان نە هیچ خاڵێکی شوێنی مەدەنیان لە دەستە نەمێنێ بچنە شوێنی دوور دەستیان ناو شاخانیان بچنە ڕۆژ ئاوایان هەر شوێنێکی تر بەڕاستی ئەمەش پرسێکی سیاسی گرێدای پرۆسی سیاسی لە عراقدا هەیە لەسەر حسابی گەلی ئێزدی لەسەر حسابی خەڵکی ئێزدی قوربانی خەڵکی شنگار لەسەر حسابی ئاوارە بوون لەسەر حسابی کچ و ژنە ئازادکراوەکانی دەستی داعش لەسەر حسابی منداڵەکان لەسەر حسابی شەهیدانی ئێزدی ئەم مزایدە حکوومەتی عراق کردی بۆ ڕازیکردنی دەوڵەتێکی دراوسێ و هەندێک لایانی ناوخۆ بوو ئەوەی لە پەرلەمانی عراق ئەم حکوومەتی ئێستا تووشی گرفت نەبێەوە لە حکوومەتێکی تەصریف ئەعمالە ببێتە حکوومەتێکی ئەسیل و دەنگی پێ بدرێتن لەسەر حسابی خەڵکی ئێزدی. باشە خەڵکی ئێزیدی لە دوێنێەوە ئاوارە دەبن لەگەڵ ئەوەی کە لەگەڵ هاتنی داعشدا ئەوان دەستپێکی نەهامەتیەکانیان بوو ئەوە ماوەی 2 ڕۆژیژە هەرچەند ناو بەناویش ئەم شەڕا هەبووە لە ئێستادا کە 2 ڕۆژی خایاندووە ژمارەیەکی زۆریان لێ ئاوارە بوون. ئەم ئاوارەنە هەندێک ئێوە ئاگادار بن دۆخیان چۆنە منداڵ و ژنەکانیان پیاوەکانیان چۆن دەتوانن شوێن و ڕێی گونجاو بۆیان دەستەبەر بکرێت لە کاتی ئەم دۆخەی ئێستایاندا. یعنی لەم ماوەی 2 ساڵەی ئاخیر زۆربەی خێزانە ئاوارە ئێزدیەکانی خەڵکی شنگار بەڕاستی خۆیان کردووە 2 بەش بەشێکیان لە کەمپەکانی ئاوارەیان لە گرتوخانەی سیاسی کەم پێ دەڵێم نای ئەو کەمپانە مابوون و بەشێکیان گەڕابوونەوە شنگار یعنی سیقان نە بە هەرێم هەیە نە بە حکوومەتی عراقی بۆیە زۆربەی خێزانەکان زۆربەی گوندەکان بنەماڵەکان خۆیان کردووە 2 بەش خوانە خواستە ئەگەر لە شنگال شتێک ڕوودا بگەڕێنەوە هەرێمیان ئەگەر لە هەرێم شتێک ڕوودا بچنەوە شنگار ئەم خەڵکە ڕاهاتووە لەسەر نەهامەتی لەسەر دەربەدەری لەسەر ئاوارەی لەسەر کوشتن لەسەر مامەڵە نەکردنی وەک هاوڵاتین ژمارەیەک یان هاوشانی هاوڵاتیانی تری عراق هەمیشە ڕوبەروی گرفت بووە ئیتر ڕاهاتووە لەسەر ئەم جۆرە ژیانە و لە بەرچاوی کۆمەڵی نێودەوڵەتی و یۆنامی و کۆمەڵەکانی جیواتی مەدەنی هەمووی بێدەنگن و چاوەڕی ئەوەم بچن پێشوازیەم خەڵکە بکەن 2 بتڵە ئاویان شتێکیان پێ بدەن لە جیاتەوەی بێن بەجددی لەسەر گرفتەکە ڕاوەستن و ئەم بە دۆخەی ئێستای شنگال هەیە لە بەرژەوەندی خەڵکی ئێزدی شنگال چارەسەر بکرێن نەک لە بەرژەوەندی ئەم لایەنی سیاسیان ئەو لایەنی سیاسیان هەرێمیان بەغدا. باشە پێتان وایە بەهۆی ئەو هۆکارە یاخود ئەو بەرژەوەندی سیاسانی جنابە باسیلۆکی بەرژەوەندی خەڵکی شنگال ڕەچاو نەکراوە؟ ڕەبەرجەوەندی خەڵکی شنگار بە هیچ شێوەیەک ئێزدیەکانی شنگار لە بەرچای هیچ لایەنێکی سیاسی وەرنەگیراوە من لە ئێستاوە بە تەحەداوە دەڵێم ینی 2 ساڵ نابێ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق هات سەردانی کەمپەکانی ئاوارەی ئێزدی کرد لە دهۆک وعدی پێدان کە لە زووترین کاتە بیانگەڕێتەوە شنگال بیانگەڕێتەوە شوێنی خۆیان ئەمە قسەی ئەو بوو کەچی دوای کەمتر لە 2 ساڵ خەڵکەکە هەموو ئەوارە بوو دیارە لە تێڕوانینی سەرۆک وەزیرانی عراق شوێنی گونجای خەڵکی ئێزدی ئەوەیە کە ئاوارە بن و شوێنێکی جێگیریان نەبێ بەداخەوە کە پیاوێکی سیاسی لە ئاست سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراق لە ئاست بە سۆز و وعدەکانی خۆی نەبێ ئەمە بەڕاستی گرفتێکە لە عێراق یعنی تو هاتی لە بەرچایی هەموو دنیا لە بەرچای کامیرەکان وعدت بە خەڵکدا خەڵک بیان گەڕێتەوە شوێنی خۆیان کەچی خەڵکت ئاوارە کرد ئێمە ئێزدی دەبێت ئەم هەڵوێستی سەرۆک ئەنجومەنی وەزیران چۆن لێک دێن ئایا شوێنی شیاو بۆ ئێزدیەکان ئاوارە بوونە؟ دواتریش من تێبینیم هەیە لەسەر ئەو میوانەی پێش من لە بەرنامەی جەنابتانە قسەی کرد کاک عەبدولخاڵق کە بەداخەوە نوێنەوی هەرێمی کوردستانە لە ئۆپەراسیۆنە هاوبەشەکان داوا دەکا حکوومەتی عێراقی و دام و دەستگاکانی عێراقی بێنە شنگال و خلایەنەکانی تر دەرچن هیچ گرفت نەمینن کاک عەبدولخاڵق دیارە لە بیری کردو ئەو مەنتەقەیە مادەی مەشمولە بە مادەی 140 دەستوری عێراق هێشتا ناوچە جێناگۆکەکانە هێشتا گرفتی گەورەی لێ هەیە بەڵام ناسر دەمەوێت لە حکمیەوەی کە لە ئێستادا کاک عەبدولخاڵق لە پرۆگرامەکەدا نەما بۆیە ڕەنگە جوان نەبێت کە جۆرێک لە هاوسەنگی دروست بێت ئەمەوێت بزانم خەڵکی شنگال خۆیان چیان دەوێت ئەنەوەی کێ جێگیر بێت لە ناوچەکەیانە کێ سەروماڵیان بپارێزێ خەڵکی ئێزدی پێویستی بە کەس نییە سەروماریان
و حالیان بپارێزێت چونکە لە کاتێک کە لە شنگال قەومە ئەو لایەنانەی لێبوون و دنیایەک چەک و زیری پۆش و ئەشکالە نواعی چەکیان پێ بوو ئەو خەڵکی سڤیلان لە دەست داعشدا جێهێشت و تووشی ئەماڵوێرانەی ئێستا بووین. ئێستا دایانەوە بێن و دڵنەوەی خەڵکی ئێزدی بدەن و گەرنتی بە ئێزدی بدەن کە ئەوان ئەتوان ئێزدی بپارێزن، نە جێشی عێراقی نە پێشمەرگەکانی پارتی، نە ئەتوانن شنگال بپارێزن، نە خەڵکی شنگال سقیان پێ هەیە جارێکی تر کە متمانە بەوان بدەن و ژیان و منداڵ و گەنج و شەرەفی خۆیان ڕادستی ئەوان بکەن بۆی بپارێزرن لەلایەن ئەوانەوە. خەڵکی ئێزدی سقەی بەخۆی و توانای هەیە خۆی بپارێزی ئەگەر ڕێگەی پێ بدەن. من لێرەوە دەڵێم یە بەشە نوێنەرایەتی ئیرادەی خەڵکی ئێزدی دەکەوە ئەوەی لە یە بە شەش بدا و چەک دژی یە بەشە هەڵگرێ و هەوڵدا قوربانی و شەهید و تند و تیژی بەرامبەر بە یە بەشە بەکاربێنێ، ئەوەت بەرامبەر هەموو جوواکی ئێزدی بەکاردێنێ، بەرامبەر هەموو ئیرادەی ئێزدی بەکاردێنێ، بەرامبەر ژنانی ڕزگار بووی دەستی داعشی لە ئێزدیەکان بەکاردێنێ، چونکە هیچ لایەنێک نەیتوانیوە متمانە ببەخشیان بەرگری لە خەڵکی ئێزدی بکەوە لە ناو خەڵکی ئێزدیە بمێنێت لە تنگانەترین کاتداوە. ئەمەی تۆ دەیڵێیت هەمان خەڵکی ئێزدین و خەڵکی خۆی ئێزیدیە؟ یعنی ناڵم خەڵکی زۆرینەی خەڵکی ئێزدی، چونکە خەڵکی ئێزدیش بەش بووە لە ناولایەنە سیاسیەکان، هەر کەسە و ئاراستەیەک بۆ چۆنێکی سیاسی هەیە. بۆ خۆم لە ڕووی سیاسیەوە ڕەنگە زۆر دوور بووم لە بەشەوە لەگەڵ زۆر لە خاڵەکانیان لە سیاسەتەکانی ئەوان ناکۆک بووم، بەڵام بۆ ئەوەی بەرگری لە خەڵکی ئێزدی دەکات لە ناو خاک لەسەر عەرز بە شێوەیەکی فعلی بەرگری لە ئێزدی دەکات بەشەیە. من لێرەوە ئەگەر ڕێگەم پێ بدەین، من لە پێش 2 ساڵیش دەبێت لەم کەناڵی بەڕێزەیەوە لە بەرنامەیەکە پێشنیارم کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی لەوێ هەبێ وەکو هێزێکی نیواندگیر، چونکە لایەنەکانی تر بەڕاستی ئامادەنین گفتوگۆ لەگەل بکەن، ئامادەنین لەگەلێک دانیشتنەوە بۆ ئەوان خەم نییە ئەگەر چەند هاوڵاتیەکی هێزی بنە قوربانیان چەند سەد خەڵکێکیان سەد خێزانێک ئاوارە بن و تووشی نەهامەتی و دەربەدەری ببن، تاکە هێزێک کە بەرژەوەندی لەوێ نییە لەسەر حسابی خەڵکی ئێزدی و حەزناکە ئێزدی ببنە قوربانی ناکۆکی سیاسی ناولایەنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هێزێک لەوێ هەبوو کاریگەریانە و ڕێز لەلایەن هەموو پێکهاتە سیاسیەکانی تر ڕێزی لێ دەگیرا، بەڵام بەداخۆ بە بریارێکی سیاسی هێزی یەکێتی لە دوای 7 ئۆکتۆبەر سەحبی پێکرا بەرامبەر ئەوەی هێزی پارتی لە شنگال مایەوێ. فەرماندەی شنگال فەرماندەی پارتی، هێزی پاراستنی یەزید خان پارە و داهات و چەکی لە پارتی وەردەگرێت، هێزی ئەوان لەوێن هێزی یەکێتی کە خەڵکی ئێزدیە لە دەوروبەری قەزای بەردەڕەش خزمەت دەکەن بۆ لە ناو خەڵکی خۆیان داین. ئێستا لەو شوێنانەی لە دووگرێ لە سنوونێ لە خانە سۆر کە شەڕ و پێکدادان دروست بوو، ئەو هێزەی یەکێتی توانی بچێتە ناوبینی هەردووکیان وەکو سەنگەرێک دیوارێک دروست بکە قبول نەکە ڕوبەڕووبوونەوە یان شتی لەو بابەتە ڕووبدا، بەڵام کە هێزێک کە لایەنێک ناوخۆی نە دووەلی لەوێ نەبێ ڕێگیری لەم شتانە بکە، هەموو جارێک لە ئارادا ئەو گرفتانە دروست بێ. بەڕاستی کاک ناسر جنابەت چالاگوانی، بەڵام ئێوە چالاگوان ڕەنگە چاودێری کارەکانی پەرلەمان و لایەنە سیاسیەکان و وەکوی هاوڵاتیانیش بکەن لە بابەتە جیاوازەکانە. جنابی شوەک چالاگوانێکی ئێزیدی دەزانین کە لە نێو پەرلەمانی کوردستاندا ئێزیدیەکان نوێنەری خۆیان هەیە لە ناو پەرلەمانە. ئێوە تێبینیتان لە سەر پەرلەمانی کوردستان نوێنەری ئێزیدیەکان چییە؟ چیان کرد تا ئێستا بۆ ڕەوشی ئێزیدیەکان بۆ فرسی شنگال؟ یعنی ڕەنگە لە ناو پەرلەمانی کوردستان چونکە شنگال سەر بە هەرێمی کوردستان نییە لە ڕووی ئیداری و لە ڕووی سیاسیەوە کە ئاماژەم پێکرد مادە جێناکەکانە تا ئێستا من ڕاستی ڕخنە و شت ڕەنگە ئاراستەی پەرلەمانی کوردستان بێت لە ئاست خۆیدا نەبێ یان بە ئینساف نەبێ، بەڵام بۆ باسی پەرلەمانی عێراق بکەین کە ئێزدی خەڵکی زۆری لەوێ هەیە وەک ئەندام پەرلەمان، هەم لەسەر فراکسیۆنە جوداکان هەم لەسەر کۆتای ئێزدی کە لە پەرلەمانی عێراق و پەرلەمانێکی ئەکتفە و لەسەر پرسەکان ئەتوانن بێنە دەنگ، سەردانی سەفاراتی وڵاتانی دنیا بکەن، سەردانی یۆنامی بکەن، بەڵام دیارە ئەوان بێدەنگیان پێ باشترە لە ئاست ئەم گرفتە مەزنەی کە تووشی ئێزدیەکانی شنگال بووە، چونکە متەمەسکن یان پێگیرن بە بەرنامەی سیاسی حزبەکانی خۆیان و پێیان باش نییە بەرژەوەندی خۆیان تێک بدەن لەگەڵ حزبەکانی خۆیان لەسەر حسابی خەڵکی ئێزدی کە بەداخەوە بەدەنگی ئەم خەڵکە چۆنەتە ئەوێ، بە ماندووبوونی ئەم خەڵکە چۆنەتە ئەوێ، بە پشتیوانی ئەم خەڵکە چۆنەتە ئەوێ کەچی ئەوان لێرە و لێ دەبینین داوا دەکەن هێزەکانی یە بەشە بکشێنەوە، هێزەکانی نازام چی بکشێنەوە، کاگە هێزەکانی یە بەشە هەمووی خەڵکی ئێزدین خەڵکی شنگارن، ئەگەر بکشێنەوە بچنە کوێ
بچنە قندیل، بچنە عفرین، بچنە ئەوروپا، بچنە باشووری عراق، بچنە هەولێر سلێمانی من تێ ناگەم ینی کە تو داوای دەکەی ئەمە 8 ساڵەیە بەشە موچە لە حکوومەتی عراقی وەردەگرێت بۆتە بەشێک لە حەشدی شعبی بووتە فەسیلێکی نیمچە ڕسمی چونکە لە پەرلەمانی عراق و بە ڕاستپاردەی پەرلەمانی عراق و بە بریاری پەرلەمانی عراق هێزی حەشدی شعبی بووتە هێزێکی فەرمی بریاری پێ دەرچووە یە بە شەش کە بەشێکە لە حەشدی شعبی چۆن ئێستا ئەبێ حکوومەتی عراقی چەک بەرامبەر بە فەسیلێک هەڵبگرێت کە بە ڕسمیان لە پەرلەمانی عراق دەنگی پێدراوە بۆ پەرلەمان بێدەنگە بۆ بریارەکانی خۆی ناپارێزێ بۆ بەرگری لە بریارەکانی خۆی ناکە کە بە بریاری ئەو لەسەر ئەساسی فتوای مەرجعی گەورەی شیعەکان بەڕێ سیستانی ئەم بریارەی دەرچۆ بووتە بریارێکی فەرمی یعنی من نازانم بۆ حەشدی شعبی بێدەنگە وەک وتم لەم سات و وەختەدا کە حکوومەتی عراق سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم بریارەیدا بریارێکی سیاسی سەرفە هیچ علاقەی بە بەرژەوەندی خەڵکی شنگار نیە و بە گەڕاندنەوەی دەسەڵاتی شەرعی نییە و بە چۆلکردنی کتێبخانەکان نیە و بەلابردننی هەندێک خاڵی پشکنی نییە. باشە چاوەڕێ دەکرێت دەم ناکۆکیە لە شنگالدا تاکەی بەردەوام بێ و هەروەها وەکو دوا پرسیار ئەمە بزانام گەر ئاگادار بن لێسەدا دۆخێ و ئاوارانی شنگال کە ڕویان کردوتە ناوچە جیاوازەکان بە دیاریکراوی دوهۆک دۆخ و ڕەوشیان چۆنە؟ ینی ئاوارەکان بەگشتی دۆخەکان ڕەنگە 1-2 ڕۆژ تۆزێک ئالۆز بێت تا شوێن دەبینن بەڵام کەمپەکان هێشتا لە جێخۆندا زۆربەی کەمپەکان چادرەکان وانە چۆڵ ببوون لەلایەن خەڵکەکە ڕەنگە بگەڕێنەوە ناو هەمان شوێنی خۆیانیان چەند ڕۆژێک تووشی گرفت دەبێن تا جێگیر دەبن لە شوێنێکی معەن بەڵام پرسیارێکی یەکەمت لەسەر ئەوەی چاوەڕێ دەکرێت تاکەی ئەم ناکۆکی و ئەم شەڕە لە نێو شنگالا بەردەوام بێ گەر بکرێ بە کورتی زۆر شەر تا ئێستا بە بریارێکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێستا شەڕەکە ڕاوەستاوە قەدەغە کراوە بۆ جێشی عراقی کە تەقە بکەن ئللا لە حالەتی بەرگریە بەڵام ئەوەی تێبێنی کراوە لە دوێنێشەوە ئەمڕۆ بەیانیەوە هێز وا دەهێنرێت بۆ شنگار هێزێکی گەورەتر و بە پرچێکتر ڕەنگە ئەم بریاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراق کە قایدی عامی قواتی مسلحەیە بۆ ئەوە بێت تا هێزی پێویستی نەبوو بۆی گورزی کوشندەتر لێ بە شەبدا بۆیە چاوەڕێ دەکەم دۆخەکە ئالۆستر بێ و حکوومەتی عراق بۆ ڕازیکردنی تورکیا و سنەکانی عراق لە ناو پەرلەمانی کوردستان و فراکسیۆنی پارتی ئامادە بێ زەربێکی کوشندە لە یە بەشە و لە خەڵکی شنگار و لە ئێزدیەکان بدا. کاک ناسر من زۆر سپاس دەکەم کە لەم تەوەری بەرنامەکەم میوان بووی مادوو نەبی زۆر سپاس بۆ بەڕێز ناسر کرێت کا بەڕێزیان چالاکی ئێزیدی بوون و ڕاستەوخۆ لە دهۆکەوە میوانی من بوون مادوو نەبن دیارە دۆخی هەرێمی کوردستان پرس زۆر هەڵدەگرێت بەدەر لەو شەڕانەی کە لە سنوورەکان و هەروە ناکۆکیەکان و ئەو هێرشانەی کە ناوبەناو دەکرێتە سنوورەکانی هەرێمی کوردستان و لە چەند شەوی ڕابردوشدا کرایە چەند ناوچەیەکی سنووری هەولێری پایتەخت لەگەڵ ئەم هەموو پرسانەیە دۆخی ژنان بەدەر نین لە دۆخە هەموارەکان دە ڕەوشە گرژی و ئاڵۆزیەی کە هەیە دیارە ژنان تا ئێستاش لە نێو کۆمەڵی کوردیدا لە ژێر پاساوی جیاوازدا ژیانیان لە مەترسیدایە دەکوژێن کە دیارە ئەم بابەتە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان و هەروە بەرپرسانی حکومی لە ئەسەباڵەکاندا بە هەموو شێوەیەک ئیدانە دەکرێت هەر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوشدا بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە پیاوێک هەستا خێزانێکی چەند کەسی کوشت لەگەڵەوەی کە یەکێکیان لەوانە هاوسەری خۆی بوو لەسەر ئەم بابەتە بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەرزوو هەستا بە دەستگیرکردنی تۆمەتبار لەگەڵ ئەوەی ئیدانەی کوشتنەکەی و تاوانەکەی کرد باسیشی لەوە کرد لە ڕاگەنرا و پامێکی فەرمی خۆیدا لە تۆڕی کۆمەڵاتی کە ئەو تاکو لەو پۆستە و هەر پۆستێکی دیکەی حکومی دابێت و هەر جۆرە دەسەڵاتێکی هەبێ ڕوبەڕووی ئەم جۆرە تاوانانە دەبێتەوە لە دژی کوشتنی ژنان دەبێت من لەسەر ئەم بابەتە و دۆخ و ڕۆشی ژنان باشەوەیکی گشتی لە هەرێمی کوردستاندا چۆنە من میوانێکم دەبێت میوانەکەیشم بەڕێز ئاڤان فارسا کە بەڕێزیان ئەندامی هاوپەیمانی ژنانی کوردستان و ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی من دەبن دووبارە سپاس ئاڤانخان بۆ ئامادەبوونت لە ئێستادا دۆخی ژنان لە هەرێمی کوردستانە ئێوە چۆنە بینن دەست خۆش سپاس بۆ ئێ سپاس بۆ ئەم دەرفەتە
ئەگەر باسی ڕەوشی ژنان بکەی هەر لە ئامارەکانی کوشتنی ئەم 3 مانگ 4 مانگەی ڕابردوو دەرەکەوێکە دۆخێکی زۆر ناهەموارە ڕێژە و هەروەها داتای کوشتنی ژنان ڕوو لە هەڵکشاندایە بە بەراورد لەگەڵ سەرەتای ساڵی ڕابردووە و جۆری تاوانەکان زۆربیان تا ئەو تاوانانن کە بە شێوازێکی زۆر دڕندە کراون بەشێکی زۆریان تەنها لەبەر ئەوەی کە ژن بوونە و کێشەی خێزانی یاخود گفتوگۆیەکی وایان هەبووە کە ڕەنگە بە شێوازێکی دیکە بکرایە چارەسەر بکرایە بەڵام ئەوەی کە لە نێو کەیسەکان بینیمان هەروەکو ئەو ڕووداوەی دوێنێ کە نزیکترینیانە لە چەمچەماڵ ڕوویاوە هەروەها لە چەند هەفتەی ڕابردوش لە شاری هەولێر کەیس هەبووە پیا بە شێوازێکی ئەوە نەدڕندانە هێرشی کردوتە سەر ژنەکەی کە سەری لێ کردوتەوە یاخود سەری بڕیوە شێوازەکان هەمووی شێوازی زۆر دڕندن ئەمانە پێمان ئەڵێ ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستان ڕەوشێکی نالەبارە کەیسەکانی کوشتنی ژنان ڕوو لە هەڵکشانایە و شێوازی کوشتنەکانی شێوازێکی دڕندانەیە و ئەو کەسانەی ئەو تاوانانەیان ئەنجامداوە بەشێکی زۆریان کەسانێکن چۆن ئەڵەی پلانیان داناوە بۆ کوشتنەکان لەبەر ئەوەی کە ئەو جۆرە تاوانانە یاخود ئەو شێوازەی کە ژنەکانیان پێکوشتووە شتی ئەوە نین بۆ نمونە هەرەمەکی بەیان لاوەکی پلانەکە دروست بێ کەواتە ئەمە جێگای ئەوەیە کە نەک ئیدامەکردن بەڵکو پێویستمان ئێمە بەوەیە کە هەڵمەتێکی نیشتیمانی زۆر گەورە ڕابگەێنین بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنان بە تایبەتی کوشتنی ژنان. باش بە بەردەوامی دەوترێت لە هەر بوارێکا بێ ئاڤانخان لە هەر سێکتەرێکا بێ کە جۆرێک لە بابەتێک کە بینین پرسێکە بینین کە بە دڵمان نەبێ هەمیشە باز لە پێویستی دەکرێت بۆ ئەنجامدانی بۆ ڕوو بەڕووبوونەوەی پرسێکی نەخوازراو بەڵام بۆچی هەنگاوی جدی بۆ نانرێت لە پێویستیەوە لەوتنە و لە وتار و دروشمەوە بکرێت بە فعلی بکرێت بە شتێکی کردارەکی ئەم پێویستیە بۆ ڕوو بەڕووبوونەوەی ئەم توندوتیژیانە چۆن دەکرێت بۆچی تا ئێستا ئەمە نەکراوە بە پێی پێویست؟ دەسەڵاتی باڵای هەرێمی کوردستان هەر دامەزراوێکە هەر شوێنێکە هەر دەنگێکە هەر ڕەنگێکە ئەبێ پرسی تونوتیژی ژنان بەرەنگاربوونەوەی کەیسی تونوتیژی و کوشتنی ژنان بکاتە ئەولەویەتی کارکردنی لەبەر ئەوەی کە تۆ کاتێک کەیسەکانی کوشتنی ژنان وەکو قەزیەکی مرۆیی مرۆڤ دۆستی سیرکەی لەبەر ئەوەی کە ئەمە زیانێکی گەورەیە بە ڕەوشی مرۆڤایەتی لە دەستدان یاخود کوشتنی ژنێک نابێت کەیسێکی ئاوا ئاسایی بێ و تێپەڕێت وەکو هەر پرسێکی دیکە بیری لێ نەکرێتەوە بەداخۆ لە هەرێمی کوردستان پرسە سیاسی و ئابوووریەکان زیاتر ئەولەویەتیان پێ ئەدرێ زۆر جار ئەبینین کە قەیرانێکی ئابووری هەیە یاخود قەیرانێکی سیاسی هەیە پەلە ئەکەینەوەی کە کۆ ببینەوە نزیک ببینەوە کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە بکەین بەڵام بەداخەوە من ئەڵێم لە سەرەتای ئەم ساڵا ئێمەکە بینیمان ڕێژەی کوشتنی ژنان زۆر زیادی کردبوو و بەر لە 8 مارس و دوای 8 مارس ئێمە لە هاوپەیمانی ژنانی کوردستان زنجیرەیە گرتبوونەوەمان لە هەولێر و سلێمانی و شارەکانی دیکە ئەنجامدا بەیان نامەیەکی مان هەبوو چەندین خاڵی تیابوو لەمانەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی باڵای ئەم وڵاتە هەموو لایەنەکان ئەبێ ئەم پرسە بە هەند وەرگرن بەڕاستی ناکرێت و هەموو ڕۆژێک لەگەڵ ئەوەی کە ڕۆژێکی نوێ دەست پێیەکە چەندین کەیسی کوشتنی ژنت هەبێت و هەوڵی ئەوەی کە هەیە وەکو ئیدانەکردن بەیان نامە یاخود هەوڵی ئێوە کە باسی لێوە دەکەیت جێگە دەست لایەنی پەیوەندیدار لە ئاستی باڵا حکمی لە ئاستی باڵا کە جەنابە باسی لێوە دەکەی ڕەتفعل کاردانەوە یاخۆت هەنگاوی بەرەو پێشچوون و پێشوازیکردنیان لەم داوایانە چییە؟ ئەمان هەمیشە لە نزیک بوونەوە لە بۆنمونە ئەو بۆنانەی تایبەتە بە دۆزی ژنان
ئێمە بەڵێنی زۆر جوان ئەبینین زۆر جار کۆمەڵێک وتاری زۆر باش ئەبینین بەڵام ئەوەی زۆر گرینگە ئەم هەوڵانەی کۆ ببێتەوە بەڕاستی ناکرێت تەنها لایەنێک یاخۆت کەسێک ئەم پرسە بۆی کە خۆی باوەڕی پێەتی بیگرێتە ئەستۆ و کاری لەسەر بکە ئەم پرسێکی مرۆیە پرسێکی نیشتیمانیە پێویستی بەوە هەیە هەموو لایەنەکان پەرلەمان حکوومەت وەزارەتەکان لایەنە پەیوەندیدارەکان ڕێکخراوەکان بەیەکەوە کار بکەیت بۆ ئەوەی کە هەڵمەتێکی درێژخایەنت هەبێ تەنها لە کاتی کوشتنی کەیسێک نا تەنها لە کاتی بۆنەکان نا ئەبێ ئەم دۆزیشن قەزیەیشن پرسی کوشتنیشن ڕۆ بچێتە نێو سێکتەرەکانەوە بەڕاستی بە شێوازێک کاری لەسەر بکرێت کۆتاییەکانی مانگی دوو سەرەتای مانگی سێ بوو سەرۆکی پەرلەمانی کوردستان دکتۆرە ڕێواز فایق کۆنفرانسێکی تایبەتی ساز کرد و بەشێک لە ڕێکخراوەکانی ژنانی تێدا بوو ڕۆژنامەنووسانی تێدا بوو چالەکانی بواری ژنانی بە شێوەیەکی گشتی لە کۆنفرانسەکە ئامادە بوون سەرۆکی پەرلەمان باسی لەوە کرد کە ڕێکخراوەکان وەکو خۆی وەکو سەرۆکی پەرلەمان داوای لێ کردوون راپۆرتی تایبەت لەسەر پرسی ژنان ئاڕاستەی پەرلەمانی کوردستانکەن ئەوان خۆیان بەپێی پێویست هەنگاوی جدیان بۆ ئەم بابەتە نەناردووە تا ئێستا راپۆرتێکی گشتگیریان ئاڕاستەی پەرلەمان نەکردووە بۆچی ڕێکخراوەکان ئەمەیان نەکردووە پێتان وایە ڕێکخراوەکانی ژنان و چالاکوان بە شێوەیەکی گشتی کە ئەمە پێم وابێ پرسی زۆربەی هاوڵاتیانیشە کە زۆر ڕخنە لە ڕێکخراوەکانی ژنان دەگرن بەپێی پێویست ناتوانیوە کار لەسەر ئەم بابەتە بکەن خواستی ژنانی کۆمەڵی کوردی بگەێنە پەرلەمانی کوردستان ئەزیز ڕوبەڕوونەوەی تونوتیژی دش بە ژنان یاخود بەرەنگاربوونەوەی توندوتیژی دش بە کوشتنی ژنان تەنها ئەرکی ڕێکخراوەکانی ژنان نییە ئەرکی خودی پەرلەمانە پەرلەمان ئەبێ بە یاسای کراوە بە یاسای سەردەمیانە ڕێگری بکە لە کوشتنی ژنان من بۆ بەرچاوڕوونی بینەرەکان هەروەها بۆ سەرۆکی پەرلەمانژ ئێمە پەیوەندێکی زۆر پتەومان هەیە لەگەڵی هەر پێش چەند هەفتەیەک خودی هاوپەیمانی ژنانی کوردستان پاکێجێکی تایبەتی لەسەر شێوازی هەموارکردنەوەی یاساکان هەروەها ئەو کەلێن و ئەو بۆشایانی کە لە نێو یاساکان هەیە لە هەرێمی کوردستان پێشکەش بە سەرۆکی پەرلەمانی کوردستان کراوە ئەو لە نزیکەوە هەماهەنگی و هاوهەنگی خۆی دەربڕیوە و لەلایەکی ترەوە کە باز لە خەڵک ئەکرێت ئایا خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێکی لە ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان و هەموو ئەو ڕێکخراوانی کۆمەڵی مەدەنی کە کار بۆ یەکسانی جەندەری ئەەکەن بەڕاستی ئێمە بیریشمان نەچێت من کورسات بە سەکۆیەکی زۆر یەکسان خوازانەدا ئانێم بۆیە و قساکەم کۆمەڵێک لایەنیشان خەریکن بەهۆی ئەو گوتارە پڕ لە ڕقوکینەی کە بەرامبەر بە ڕێکخراوەکانی ژنان ئەیکەن هەوڵ ئەدەن پرسە سەرەکیەکە بەلا ڕێدا بدەن پرسی کوشتنی ژن ببێتە ئەوەی کە تەنها ئەرکی ڕێکخراوەکانی ژنان بێ نەخێر تەنها هەرکی ڕێکخراوەکانی ژنان نییە ڕێکخراوەکانی ژنان بێتە پردی پەیوەندی بۆ گەیاندنی کێشە و گرفتەکان لە هەرێمی کوردستان هیچ بودجێکی تایبەت و تەرخانکراو نییە بۆ ئەوەی کە بەرەنگاری تونوتیژی بینەوە ئێمە بەڕێوبەراتیەکانی تونوتیژی دژ بە خێزانمان هەیە ئەنجومەنی کاروباری خانمان و گەشە پێدانمان هەیە کۆمەڵێک لایانی دیکەمان هەیە بەڵام ئەمانیش زۆر جار بوونەتە قوربانی ململانەی سیاسی بوونەتە قوربانی نەبوونی بودجەی پێویست بوونەتە ئەوەی کە قوربانی ئەو خطابە یاخود ئەو گوتارە پڕ لە ڕقوکینەیە کە وەکووتم بۆ لە بەرامبەر ڕێکخراوەکانی ژنان ئەکرێ بۆ ئەوی پرسە سەرەکیەکە لەبار بردێ کە پرسی کۆمەلگایە پرسی یەکسانیە ناکرێت تۆ کاتێک تەنها من ئەوەی کە خۆم بە سەرقەڵم لە لای خۆمم تۆمار کردووە لە ماوەی چەند مانگی ڕابردوو 25 ژن بە دڕندان نەترین شێوە کوژراون تەنها تۆ ڕێکخراوەکانی ژنانی پێتۆمەتبار بکەین نەخێر کاری زۆر زۆر جددی کراوە هەڵمەتی زۆر زۆر باش کراوە بەڵام وەکوتم
هەماهەنگیەکە پێویستی بەکاری زیاتر هەیە پێویستت بەوە هەیە کە تۆ لە ئاستی باڵاوە گوێ لە دۆزی ژن بگیرێت کار لەسەر ئەوە بکرێت کە نەتەنها لە کاتی ئەوەی کە ڕووداوێک ڕوئەدا ئەمەوێ باز لەوەش بکەم تۆ لە کۆمەلگای کوردستان ئێمە لە ڕووی یاساییە هەنگاوی زۆر باشمان هەیە یاسای زۆر پێشکەوتومان هەیە بەڵام لێم بپرسە ئەو بربەستانە چین کە تۆوا ئەکات هێشتا کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی تەقلیدی بێ ژن کوشتن تایە بەردەوام بێ جێبەجێ نەکردنی یاسا پرسیارێکم ماوە ئەم پرسیارم هەڵگرتو بۆ قسەکانمان سوپاس دەکەم بەڵێ بربەستەکان یاسا وەک خۆی جێبەجێ ناکرێ مەکتەبی کۆمەڵایەتی پارتە سیاسیەکان هێشتا ڕێگرن لە بەردەم دادگا زۆر جار بێلایەنی خۆی لە دەست ئەدا هەبوونی چەک هێزە ئەمنیەکان ئەم لایەنانەی کە چەکیان پێ بۆ پاراستنی وڵات بۆ مەسلەی ئاساییشی و ئەمن بەڵام بەداخەوە زۆر جار کە ئەو چەکانە کە بەشێکیان هەیە هی لایەنەکان هێزە ئەمنیەکانە یاخود لایەنی دیکەیە بوونەتەوە مۆتەکەیەکی دیکە بەسەر ژنانەوە لەبەر ئەوەی کە ئەم کەسانە خۆیان لاوازن خۆیان کەسی ئەوە نەبەتوانانین بەڵام بە زەبری چەک ئەمە زۆر گرنگە داواکاری من هەیە لە جێگری سەرۆکی حکوومەت کە زۆر بەتەنگ ئەم پرسەوە هەیە هەروەها لایەنەکانی دیکە لە نێویاندا بڕۆن دەست ببەن بۆ هۆکارە سەرەکیەکانیش چەک بۆچی بەدەست هەموو کەسەوەیە بۆچی لایەنە ئەو کەسانەی لە هێزە ئەمنیەکان کارەکەن بەدەر لە دەوام یاخود لە ئەرکی خۆیانە چەکەکانیان ئەبەنەوە ماڵەوە و بەکاری ئەهێنن بۆ ئەو ڕوودا و حاڵەتانە ئەمانی کە جەنابە باسی دەکەی ئەمووی هۆکاری زۆر لۆژیکین هەمووی ئەو قسانن کە بەردەوامی ڕێکخراوەکانی ژنان چالاکانی بواری ژنان باسی لێواکەن دیارە هەر لە دوێترین ڕووداوە گەر باسی لێوە بکەم ئەو ڕووداوی چمچەماڵ بوو کە پیاوێک هەستا بە کوشتنی خێزانێک لە نێویاندا خێزانەکەی خۆی بوو لە بەرامبەر ئەم کارەدا جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبات تاڵەبانی خۆش باسی لێوە کرد چەند جارێکە ئەو باز لەواکە کە ڕوبەڕووی هەموو هەوڵێکە بێتەوە کە هێرش بکەنە سەر ژنان توندوتیژی بەرامبەر بە ژنان بکەن کوشتنی ژنان جۆرە جیاوازەکانی ئەم پەیامە چۆن لێکدانەوەی بۆ دەکەن ئێوە پەیامی دیاریکراوتان بۆ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چییە کە ئەو لەو ئاست و پۆستە باڵای حکوومەتدا بێوێ پشتیوانی ژنانکە هیچ هەوڵێکتان ڕاستەوە خۆ دایرێککە توانیوە لە ڕێگەی خۆتان و ڕێکخراوەکانەوە بگەێنن بە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم پرسە بەڵێ ئێمە لە مانگی نۆڤەمبەرە بەر لە دەستپێکردنی هەڵمەتی بەرەنگار بوونەوەی تونوتیژی هەم گروپێکی ڕۆژنامەوانی هەم گروپێک لە ژنانی چالاک لە ڕێکخراوەکان بە هاوکاری بەشی جەندەر لە نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت کۆبوونەوەی زۆر چڕ و تێر و پڕمان کردووە لەویا خاڵی زۆر باش ڕوژێنراوە کاری زۆر هەنگاوی زۆر باشراوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم کارە وەکوتم پێویستی بە هەڵمەتێکی نیشتیمانی درێژخایەن هەیە چۆن ئێمە کارەکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کارەکەین بۆ جەنگی دژ بە داعش یان لایەنەکانی دیکە ئەبێ بەم جۆرە کار بکەین بۆ بەرەنگاربوونەوەی تونۆتیژی لەبەر ئەوەی کە خەریکە لە دیاردێ ناتوانانی بڵێ حاڵەتە کوشتنی ژنان بەڵکو دیاردێ لە بەرەوەی کە ڕۆژ لە ڕۆژ زیاترەکە لە لایەکی دیکە خەریکە ئاوانخان هەوڵ دەدەم گەرجارێکی دیکە لەسەر پرسی ژنان کارم کردەوە جنابەت لەسەر ئەم پرسە بانکەمەوە بەڵام گەر بکرێ بە کورتی پەیامەکەی جێگری سەرۆکی حکوومەت چ سەپۆرتێک ئەیا بە ژنان بە ڕێکخراوەکانی ژنان هەنگاوێکی زۆر باشە باوەڕبوون بەو پرسە ئەوەی کە زوو بیتە سەرخەت ئەمە بۆ خۆی هەنگاوێکی زۆر باشە بەڵام ئەبێ ئەم هەنگاوە گشتگیرتر بێ شۆڕ بێتەوە بۆ دام و دەستگاکان بۆ دامەزراوەکان بۆ سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی حکوومەت
بۆ ئەوەی کە بەیەکەوە کار بکەین بۆ بەرەنگار بوونەوەی تونوتیژی ژنان ئەم پرسە بکەینە پرسێکی نیشتیمانی و جێگای دەستخۆشیە هەوڵەکەی جێگیری سەرۆکی حکوومەت هەنگاوێکی زۆر باشە بەڵام ئەبێ کاریش بکەین بۆ ئەوەی کە بکوژان دەربازیان نەبێ لە سزا سزای توند بدرێن تەنانەت بکرێت دادگاکان ئەگەر بە ئاشکراش بێ بۆ ئەوەی ڕای گشتی لە بەرامبەر پرسی تونوتیژی بۆ ڕوشێنین و کاتێک بینین هەواڵێکی کوشتن هەیە بیرمان بۆ ئەوە نەچێ ئەمە تەنها چەند ڕۆژێکە هەواڵە و دواتر کاتەکە بەسەر ئەچێ و بکوژەکان لە سزا دەربازیانە. بەڵێ ئاڤانخان من زۆر سپاس دەکەم کە لەم تەوری بەرنامەکەمان میوان بووی دیارە پرسەکە و بابەتەکە قسەی زیاتر هەڵدەگرێت من دووبارە سپاسی بەڕێز ئاڤان فارس دەکەم کە بەڕێزیان ئەندامی هاوپەیمانی ژنانی کوردستان بوون و ڕاستەوخۆ لە هەولێرەوە لە سەرپرسی ژنان دۆخی ژنان میوانی من بوو خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەربان بوو.